باشی زەخان تۆزە لەمە بەردڵە پڕ بوو ئەگریایی بۆچی؟ خاڵم مردووە ئەمڕۆ کۆچی دوایک ئەمڕۆ یەکەم ڕۆژی پرسەکەیتی بەنیازنی بچی بۆ پرسەکەی؟ چۆن بچمایی ئەتوانم منم خێمێ جێ نایڵم بەتە بەنیاز خێمێ بۆ نەخۆشخانەش جێ نایڵم کە بۆ تەندروستی خۆمە. دۆخ و تەندروستی چۆن ئێستا؟ وەکو خۆ تەندروستیم باش نییە بەڵام برم زۆر بەرزە. بۆ خۆتان خۆش بن دوا ناخۆشیتان بێت بۆ لەزدانی خاڵە کاتێککە کەسێکی ئەزیزێ لێ ئەمرێ چۆن توێن خۆ بگریت و ئێرە بەجێ نێڵی ئەم هەستە چێ لە تۆیە؟ بۆیە باری تەندروستیشم تێک چووکە ئاواڵەکان پێوتم ئەو هەستا ئەوەیە کە شتێگەیە بەرنمەیەکمانەیە زۆر لە خۆم گرنگترە نەک لە شتەکانی تر دەستمان ناوەتە بەرنمەیەک نامەیە کە بیگەێنینە هاوڵاتیان و خەڵک زۆر گرنگە قەنامەکەمەوەن ئەرکەکەمان زۆر قورسە هەموو شتێک تێئەپەڕێنە هەموو خۆپەرستیەک هەموو خۆویستیەک هەموو خۆ بوونیەک تێپەڕێنە ینی ئەم نامەی ئێمە دەستمانیاوەتی ئەنانێتیتیانە خۆپەرستیتیانە مەسلحەتیتیانە بەرژەوەندیتیانە نامەیە کە دەستمان ناوەتێتر کە تۆ ڕۆحی بکەی بە قوربان چ بەرژەوەندی و ئەنانێتێک و بڵێ فڵان کەزاڵێ ئەی خۆ بیرێک لە خۆت ناکەیتەوە ئەمە بیرشمان لە خۆمان نەکرێتەوە کاتوینەتە ئێرە. چیە دەوەریەکە بوو لەگەڵ خاڵتە زۆر لە تەوە نزیک بوو؟ خاڵ ئەرە بەڵێ خاڵوالی ینی خاڵ باوکی دووەمە لە حەزەی شتێکن لە هەموو دنیاە کەمترین با بڵین غەدر کە بکرابێ خاڵ نەیکردووە خاڵ قەت ناتوانە غەدر لە خوشکەزاکە ئەگەمەگە کەمترین حاڵەتمان بیست بێ حاڵەت نامۆکان لە بین خاڵ و خوشکەزایە ئەگینا خاڵ مام و برازا ئەبێ زۆر جار حەدەسەکان لە بینی مام و برازا بێ بەس خاڵ و خوشکەزا زۆر کەمە. چی پێڵی دێرەوە؟ یاڕەبی خاڵە جێگەت بەهەش بێ یاڕەبی خاڵە مادەمێک و پیاوێکی بە ئەدەب بووی پیاوێکی نیشتیمان پەروەەر بووی پیاوێک بووی کە بەڕاستی ئێمە وا پەروەردە کرد لەگەڵ دایکمە ئێمەتان وا پەروەردەکە لە کەس نەترسین سەر بۆ کەسدانە نەوێنین ئازادی لەوێ لەکوایە بوو لەکووا ڕێزی لە شکۆت کەرامەتی گیرا لەکووا وەک مرۆڤ سیر کرای لەو شوێنەیە تۆ ئەبێ دابنیشی من پێڵم ڕەبی ڕەحمەتێ لێبێ ڕەبی خوا عەفووکە لەم دنیا و لەو دنیاش سەرفراز بی.